یەکێک لەو هونەرمەندە دیار و دەنگخۆشانەی کە بەگومان خاوەنی ستارێکی زۆر تایبەت بە خۆیەتی و هەمیشە بەژری کوردیەوە دەرەکەوێت ئەویش هونەرمەند فەرزاد مەهدینیانە بەگومان زۆر کات بە ستایلێکی زۆر جیاواز و بە زاراوەی جوانی هەورامی هەمیشە گۆرانیەکانی ئەچێ لە ئێستاە لە لۆکیشنێکی نوێیە سەرقاڵی تۆمارکردنی خۆ بڵێن بە ڤیدیۆکلیپکردنی یەکێک لە بەرهەمەنوێکانێتی لەژێر ناونیشانی ئیسلام هەورامان بەشێک لە بەرهەمەکە بینەوە گەرە وڵاتان فەرموون. هونەرمەندی لاو فەرزاد مەهدینیان لە لۆکیشنی وێنەگرتنی نوێچین بەرهەمی و گرتێکی تایبەتی بۆ کورسات مەگەزین ناردوو ئاماژەی بۆ کردووە کە بەرهەمەی بەناوی سڵام هەورامانە و لە سروشتێکی لە ڕفێندا لەگەڵ گروپی هەڵپەرکەی 12 سواری مەریوان تۆماریەکات.